يحلون فيها من أساور من ذهب ويلبسون ثيابا خضرا صوزيشا. خوش من جارك لهن وتبو لسليماني باسی ئەو پۆشاکانەم کرد و باسی ڕەنگم کرد و تەسیراتی ڕەنگ کە زەرد کە ئابە دروست دەکا، سوور گەرمایی دروست دەکا، سەوز چاوگەشی دروست دەکا و یعنی دەروونت فراوانتر و خۆشحاڵترت دەکا. لەبەرەوە لە نەرویج دراسەیەک هەبوو کە ئەو کەسانەی کە ئینجانەی سەوز گوڵ لە بەردەستیانەیە لە پەنجەرە و سەیری دەرێکن و مۆزەفن لە 115 ئینتاجیان زۆرتر بوو لەوانەی کە لە ژوورەکان ئەو شتانە نابینن. ڕەنگەکان لە قورئانە هەرچەنە لەوانەیە کەسانێکی زۆر ئەو ئەمانکی زۆر پێخۆش بێت چونکە ڕەنگە سەوزەکە لە قازانجی خۆیانە. ڕەنگ لە قورئانە مەسەلەن ڕەنگی سەوز دائیمە خۆشحاڵی بە ئینسانە بەخشێ، دائیمە تەفاعولی بۆ دروست دەکا، چاوگەشی و گەشببینی بۆ دروست دەکا. بۆیە لە زۆربەی عالەمە خەستەخانەکان شتی سەوزیان بۆ بەکاردێنن، حتا گەر مەجالی ئەوە نەبێت چی من بڕوێنن فەرشی تایبەتیان بۆ دروستەکەن بۆی چاویان لەگەڵ سەوزەکەیان دروست بێت. چونکە خوای گەورەش کە ئەفەرمێ خضر سندس خضر و ئیستەبرق، علاقەی بۆی بۆچی جلی ئەهلی بەهەشت سەوزە، لەبەرەوەی لە ڕاستیان هەموو ڕەنگێکی سەوز دڵی ئینسانەکاتەوە، کەچی بالعکس ڕەنگەکانی تر بە پێی شتێکی علمیە طبیعیەوە علمیە و طبیە و علاقەی بەسەر حیزبەکانی کوردستانەوە نییە. ڕەنگی زەرد ڕق هەڵەسێنێ، ڕەنگی شین سەرما دروستەکە لە ناخی ئینسانە، هەست بە سەرمایە. ڕەنگی سوور ئینسان گەرمەکاتەوە، ڕەنگی سەوزیش ئەو شتەی پێبەخشێ. ئەمە وەکوی عەجازێکی قورئانی طبیعی. بۆ بەیانی برای کەسێکیان هەنا بۆ مزگەوت لە مزگەوتی جیهاد وەڵام مامۆستا مەیەکێتیە زۆری پێخۆش بوو ئەم شەو کە باسی سەوزت کردو هاتووە کەوتۆتە نوێشکردن. هەنی خەڵکیش ئاوا خوای گەورەی هیدایەتیەدا ئەڵێ پێم خۆش بووە لەبەرەی پارتی کوتاوە، باسی ڕەنگی زەردم کردەوە لە پارتی کوتاوە.